سڵاوتان لەبێت بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی کەرکووک منیان بەرنامی پوینتان پێشکەش دەکەم. پێکهاتەکان سەرچاوی هێزی وڵاتن نەوەک دابەشبوونی. ئەمڕۆ دۆسی سیاسی و کۆمەڵایەتی لە دەرگای پێکهاتەکان دەکەینەوە. هەر بۆ مەبەستەش میوانداری لێپرسراوی بوردی پێکهاتەکانمان کردووە مامۆستا حەسیبە. زۆر بەخێر بێت مامۆستا. زۆر سپاس. سپاس بووم دەرفەتە. سپاس بۆ ئێوە. مامۆستا پێکهاتەکان هەمیشە جێگای بایەخی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ڕەوانشاد مامجەلال هەموو کات جەختی کردوێتەوە لەسەر ڕۆڵ و مافی پێکهاتەکان و لە سەرەتای دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە ساڵی 1992 مامجەلال وتارێکی بڵاو کردەوە بە ناونیشانی لە پێناو بەرگریکردن لە مافەکانی برانەتەوەکانمان لە تورکمان و ئاشور. بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات باسی پێکەوە ژیان دەکات؟ بەڵێ. سڵاوتان لێبێ، سڵاو لەسەر جەم بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک. دیارە ئەگەر باسی پێکهاتەکان بکەین دەبێ تۆزێ ذهن و زاکیرەمان بگەڕێنەوە بۆ دواوە یا بگەڕێنەوە بۆ چەند دە ساڵێکی پێشتر بە تایبەتی لە دوای ڕاپەڕی نەمەزنەکەی گەلەکەمان لە ساڵی 1991 و دواتریش لە ساڵی 1992 لەگەڵ ئەنجامدانی یەکەم پرۆسەی هەڵبژاردن بۆ تەشکیلکردنی پەرلەمان و حکوومەتی کوردی لەو کاتەدا کە هەر کەس تەنها خەمی خۆی بوو، هەر کەسە و مەبەستمان هەر قیادەیەک هەر لایەنێکی سیاسی خەمی خۆی بوو، خەمی حزبەکەی بوو، خەمی لایەنەکەی بوو، جگا لە سەرۆک و ڕابەرمان سەرۆک مامجەلال نەک تەنها بیری لە کورد و لە ناو کوردی شالەیەکێتی کردبێتەوە، بەڵکو خەمی هەموو پێکاتەکانی بوو. لەبەرەوەی ئەم وڵاتە هەڵکەوتەی جوگرافی و مێژووی ئەم وڵاتە وایە وڵاتێکی فرە پێکاتەیە، چ پێکاتەی ئاینی بێوە، چ پێکاتەی نەتەوەی بێوە، چ پێکاتەی مەزهەبی بێ. وڵاتێکە دەوڵەمەنە بە پێکاتەکان، ئەم پێکاتانە حەجم و قەبارەیان بچووکترە لە لایەنە با بڵێن ئەسڵیەکەی ئەو ناوچەیە. بۆ نمونە لە کوردستان لە کورد کەمترن و پێکاتەکەیان زۆر بچووکترەوە، بە هەمان شێوە لە عێراقش لە پێکاتە ڕەسەنەکان بچووکترن، بەڵام ئەوان پێکاتەی ڕەسەنی ئەم وڵاتن لە سەرەتای دروستبوونی ئەم وڵاتەوە بوونیان هەبووە و خۆیان بە هاوڵاتی ئەم نیشتیمانە ئەزانن. بۆیە سەرۆک مامجەلال چاوی لەسەریان بووە بۆ ئەوەی مافیان، بۆ ئەوەی ئەو مەترسیەی لەسەریان بەردەوام پێکاتەکان مەترسیان لەسەر بووە، بەردەوام مەترسی جیونەساید و قڕکردنیان لەسەر بووە. بۆ نمونە مەسیحیەکان، بۆ نمونە ئێزدیەکان، بۆ نمونە کاکەیەکان بەردەوام سڕاعیان کردووە و فەیلیەکان بەردەوام لە ڕژێمی پێشوو بەردەوام هەوڵی تەسفیرکردن و لە ناوبردنیانی داوە و هەوڵی تەرحیلکردن و دوورخستنەوەیانی داوە. سەرۆک مامجەلال بیری لەوە کردبووە کە پێکاتەکان ئەبێ لە ئارامی بژین، ئەبێ لە سەقامگیری بژین، ئەبێ هاوشانی پێکاتە ڕەسەنەکانی ئەم وڵاتە ئەوانش بەشدار بن لە هەڵبژاردن و پێگەی خۆیان دیاری بکەن و بتوانن نوێنەری خۆیان هەبێ نوێنەرێکی ڕاستەقینە، چ لە ناو حکوومەت بێوە، چ لە ناو پەرلەمان بێ. ئەمە بیرۆکەی سەرۆک مامجەلالە تا ئەمڕۆ ماوەتەوە کە بە خۆشحاڵیەوە بەردەوامی لەسەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال و هەوڵەدەین ئەو کلتورە جوانە بپارێزی. مامۆستا ئەگەر باسێکی ئیدارەی نوێی پارێزگای کەرکووک بکەین، ئایا یەکێتی نیشتیمانی توانوێتی ئیدارەیەک دروست بکات نوێنەرایەتی سەرجەم پێکهاتەکان بکات؟ ئێمە پێشەوەی باسی ئیدارەی نوێ بکەین با تۆزێ بگەڕینەوە بۆ ئیدارەی پێشوو. ئیدارەی پێشوو ئیدارەیەک بوو پۆستی پارێزگاری کەرکووکی زەوت کردبوو، چکە بە هەڵبژاردن نهاتووی شەرعێتێکی نەبوو، بە وەکالەت لە بارودۆخێکی تایبەتە بوو بە پارێزگاری کەرکووک بە وەکالەت. بەڵام چ پارێزگارێک ئەوەندە ئەو پۆستەی بچووک کردبووە، ئەوەندە پۆستی پارێزگاری کەرکووک بچووک بوو، نەیتوانی بوو پارێزگاری هەموو پێکاتەکان بێ، نەیتوانی پارێزگاری هەموو نەتەوەکان بێ. ینی ڕاستە سەر بەلایەنێکی دیاری کراو بوو، یاخو سەر بە نەتەوەیەکی دیاری کراو بوو، بەڵام ئەمە مانایەوە نییە کە تۆ تەنها بۆ نەتەوەکەی خۆی ئیشکەی. کاتێک ئەڵێن پۆستی پارێزگار، ئەو پۆستە مڵکی هەموو ئەو کەسانەیەکە لە کەرکووک و سنووری کەرکووک دەژین و ژیان دەکەن.
تەنها لە خزمەتی بەشێک لە پێکاتەیە بوو کە خۆی سەر بۆ پێکاتەیە بۆیە ئێستا خەڵک فەرق و جیاوازیەکە بۆیە ئەبین یعنی بیرێک لە 7 ساڵی ڕابردوو ئەکاتەوە اینجا بیرێ لەم پۆستاکاتەوە کە هەمان پۆستە بەدەست پارێزگاریی کوردەوەیە چەندە لە خزمەتی هەموو پێکاتەکانەوە چەندە لە خزمەتی هەموو دانیشتوانی شاری کەرکووکە لە کاتێکدا ئەگەر باسی میزانیە و بودجە و پارە بکەین پێشتر لە 7 ساڵی ڕابردوو گەورەترین بودجە و گەورەترین میزانیە لە بەردەسی پارێزگاری کەرکووک بە وەکالەت هەبوو جگە لە گەندەڵی و لە ناداتپەروەری هیچی تری نەبینی کۆمەڵانی خەڵکی ئەم شارە و ئەم ناوچەیە ئەوەی ئێستا شەبینین لە سەردەمی پارێزگاری نوێ یاخود حکومەتی خۆجێیی نوێ ئەبینین دەستی خزمەت گوزاری گەیشتۆتە هەموو ئەو ناوچانەی کە پێویستیان بە خزمەت گوزاریە و هەموو پێکاتەکان خۆیان بە خاوەنی ئەم پۆستە ئەزانن یعنی ئەمە شانازیەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە وعدی بە خەڵک داوە ئێمە پارێزەری سەر و ماڵتانە بین و خزمەتکاری هەموو پێکاتەکانە بین ئەمڕۆ لەسەر ئەرزی واقع ئەم ڕاستی ئەبینین کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە خەمخۆر و خاوەن و خزمەتکاری هەموو پێکاتەکان دەزانێت. مامۆستا هەندێک لایەن دەڵێن پێکاتەکان پەراوێز خراون و هیچ حسابێکیان بۆ ناکرێت تەنها بۆ بەرژەوەندی ئستیغلالیانەکەن و بەکاریان دەهێنن لە کاتی انتخاباتە تا چەند تۆ ئەم قسەی ڕەت دەکەیتەوە؟ دیارە ئەم قسەیە دیسانەوە ئەگەڕێمە سەر ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان 11 کورسی کۆتامان هەبوو بەڵێ لایەنێکی سیاسی کوردی ئەم 11 کورسی قۆرەخ کردبوو تەنها بۆ بەهێزکردنی پێگەی خۆی و بۆ تێپەڕاندنی ئەو بڕیارانەی کە لە بەرژەوەندی خۆیانە جگە لەمە ئەتوانم بڵێم پێکاتەکان لەوێ جگە لە تەمسیلێکی کارتۆنی هیچی تریان نەبوو یعنی وەکو بتێک بوون لەوێ تەنها بۆ زیادکردنی ژمارەی دەنگەکانیان بەکاریان هێناوە بۆ بەرژەوەندی خودی خۆیان ئەگەر نا بچووکترین سوودیان بە پێکاتەکانیان نەگەیاند بووە بچووکترین نوێنەرایەتی پێکاتەکانیی خۆیانیان نەکردبوو بەڵام ئەمڕۆ ئەمەی ئەیبینین زۆر جیاوازە لە وەکو ئاماژەمان پێکرد لە سەردەمی سەرۆک مام جەلالەوە هەتاکو ئێستاش کە ئەم نەریتەی وەکو میرات بۆمان بەجێشتووە هەمومان خۆمان بە خزمەتکار و بە خوێندکاری ڕێبازەکەی مام جەلال زاین کار لەسەرەواکەین و لە سەروی هەمووشمانەوە سەرۆک بافڵ تاڵەبانی بە هەمان هەنگاوەکانی شوێن پێیەکانی سەرۆک مام جەلالدا هەنگاو دەنێ و گرنگی تایبەتی داوە بە پێکاتەکان و لە چۆ پێکاتەکان گرفتێکیانە بێ لە چۆ پێکاتەکان کێشەیەکی وهایان بێتە پێش سەرۆک بافڵ لە هەموو کەس نزیکترە و لە هەموو کەس لە پێشترە بۆ ئەوەی خزمەتیان بکە و پارێزگاری لە پێکاتەکان بکات بۆیە ئەم قسەیە بە تەواوەتی ڕەتەکەینەوە ئەو شانازیەی کە بەدەستێکی تێکان کەوتووە و هیچ لایەنێکی تر نیەتی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان پێکاتەکان لە ژێر سێبەروسایی یەکێتی هەست بە ئارامیەکە ئەوەی لە کەرکووکدا بژێت بە واقعی مەلموس بینیوێتی کە لە کاتی ئیداری پێشوودا پۆستی پارێزگار قۆڕخ کرابوو بۆ بەرژەوەندی شخصی و حزبی لە ئێستادا بە پێچەوانەوە خزمەتگوزاریەکانیش جیاکاری نەکراوە لە نێوان گەڕەکە کوردنشین و عەرەبنشینەکان و هەروەها براتوکمانەکان و ئاشووریەکان خات و حەسی بە ڕکابەری لایەنی کوردی تا چەند کاریگەری هەیە لە سەریەکێتی بۆ پاراستنی پێگەی خۆی لە کەرکووکدا؟ ڕکابەری ئێمە دەمێک ئەم قسەیەکەین و ئومێدیشمانە کرد ئەم قسەیە بتوایێتە سەر و جێگای خۆی بگرتایە ئێمە ئومێدمانە کرد لە کەرکووک ئێمە ڕکابەریەکانمان ڕکابەری حزبی نەبێت لەگەڵ لایەنە کوردیەکانی تر خۆمان بە ڕکابەری یەک نەزانین و خۆمان بەدژی یەک نەزانین ئێمە ڕکابەری ترمانەیە لە ڕووی نەتەوەوە کە هەندێ لەو ڕکابەرانەمان بە تەواوەتی فکرەی شۆبێنی و فکرەی بەعسیەکان لە مێشکیا ماوەتەوە تا ئێستاش من و تۆی پێ قبوڵ نییە بوونی کوردی لەم شارە پێ قبوڵ نییە یعنی ڕکابەری ئێمە بەڕاستی ئەوانن کە بتوانین ئێمە واقعی ئەم شارە دەرخین بۆ هەموو دنیا و بیسەلمین کە ئەم شارە بەردەوام شارێکی کوردنشین بووە و زۆربەی دانیشتوانەکانی کووردا و لە هەموو هەڵبژاردنەکانیشە کورد و لە ناو کوردی شایەتی نیشتیمانی کوردستان ئەمەی سلماندووە زۆرینەی کورسەکانی بەدەستێنەوە بەڵام بەداخەوە نەمانتوانیوە ئەمە بکەین نەمانتوانیوە وەکو کورد وەکو نەتەوەیەک هەمومان بەیەکەوە لە ژێر یەک ئاڵاو لە ژێر یەک گوتار و یەک لیستی تۆکمەمانە بێ بە قووەتەوە بچین ڕکابەرەکانمان بکەین یاخود چێبڕچێ لەگەڵ ڕکابەرەکانمان بکەین ئەمە
نەهاتوۆتە دی و ئەتوانم بڵێم نەک هەر ئەمە ناتوێتە دی بەڵکو پێچەوانەکەی ڕاستە بەڵکو هەندێ لە لایەنی کوردی یاین تەنانەت ئەگەر دەنگیشیە نابێ دەنگەکانی خستۆتە خزمەت نارەکانی کوردەوە ئەمە کاری لە پێگەی ئێمە کردووە وەکو کورد لە کەرکووک یان ئێمە ئومێدمانە کرد هەتاکو جەبەل حەمرین هەتاکو چیای حەمرین لەوێ ئێمە کوردایەتیمان کردایە حزبایەتیمان نەکردایە بەڵام لە کوردستانە جیاوازە هەر حزبێک کورسی بێنێ هەر حزبێک براوە بێ بە نەتیجە هەر کووردە هیچ مەترسی و هیچ کێشەیەک دروست نابێ بەڵام بەڕاستی نەمانتوانیوە وەکو کورد نێوماڵی کورد یەک بخەین دیارە هۆکارەکانش زۆر وازەحە چێن ئەوانەی کە بەردەوام ڕەفزی ئەم دەست پێشخەریەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکان و هیچ کاتێ لەگەڵەوە نەبوونا کە کورد ناوماڵی یەک بێ و کورد یەک دەنگی دلێر بێ و کورد کوتلەیەکی بەهێز بێ و ئێستاش لە ئەرزی واقعی بینین بەداخەوە کاتێکە لایەنی سیاسی هەیە لەم شارە خاوەنی دوو کورسیە لە حکومەتی خۆجێی کەرکووکە بەشداری نەکردو بەشداری کۆبوونەوەکان ناکە ئەمەش دیسانەوە دەنگدەرانی خۆیانی بێ ئومێد کردو ینی خەڵک بەڕاستی کاتێکە دەنگەدا بە نوێنەرێک بۆی بچێ نوێنەرایەتی بکە بۆی بچێ شەڕی بۆ بکە لەناو حکومەتە جێگای ماف و داخوازیەکانی بکاتەوە بچێ داکۆچی لێ بکە بەڵام بەتەواوەتی ئەو لایەنە سیاسیە ئەو دوو کورسیە کە هەیەی خستوێتی خزمەت نارەکانەوە ئەمە دیسانەوە کاری لە پێگەی ئەگەڕێمەوە سەر ئەوەی ئەڵێم پێگەی نەتەوەیمان کردووە کە ئێمە ئەو یەک دەنگ بووینایە پێگەکەمان زۆر لە ئێستا بەهێزترە بوو. بەڵێ بەو پێی شاری کەرکووک گۆڕەپانی ڕکابەریە لە نێوان هێزە ناوخۆیەکان و ئیقلیمیەکان یەکێتی نیشتیمانی چۆن توانێتی هاوسەنگی ڕابگرێت لە نێوان بەرژەوەندی ناوخۆیی و فشارە دەرەکیەکان. ئێمە دیارە دووبارە گەڕێمەوە سەرەوەی ئەڵێم ئێمە لە سەرۆک مام جەلالەوە بۆمان ماوەتەوە کاتی سەرۆک مام جەلال سەرۆک کۆماری عێراقی فیدراڵ بوو ئەتوانم بڵێم دەورێکی زۆر جوان و سیاسەتێکی زۆر حەکیمانەی پەیڕەوە کرد بۆ ئاشتکردنەوە بۆ ڕێکخستنەوە بۆ لێک نزیکردنەوە و بۆ چارەسەرکردنی کێشەکان بە سیاسەتی دیبلۆماسیانەی خۆی ئەمڕۆ بە هەمان شێوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو کاتێ زیاتر بە پەرۆشترە خەمخۆرترە و دڵی گەورەترە و باوەشی کردوێتەوە بۆ هەموو ئەو لایەنانەی کە مەبەستیان خزمەتکردن یان هەر کەسێ مەبەستەکەی خزمەتکردنی کەرکووک و کەرکووچیەکان بێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە قیادەوە بە قاعیدەوە پێمان وایە لەسەر سەرمانیدا ئەنین و ئەمە هاتۆ بۆ خزمەت و پێچەوانەکەشی مێژوو تۆماریەکان مێژوو لە هیچ کەسێک شەرم ناکە ئەگەر باش بێ یا خراپ بێ چ مێژوو تۆماریەکە بۆ دواڕۆژ و چ خەڵک ئەمڕۆکە وشیارە ئاگای لە هەموو شتەکان هەیە ئاگای لە هەموو ئەحداسەکان هەیە ئەمڕۆکە جگە لە میدیا سوسیال میدیا هەیە کە بە ئاسانی هەموو شتەکان ئەگاتە دەست بۆیە ئەمەی ئەمڕۆ لە کەرکووک ئەگوزەرێ پێم وانە هیچی خەڵک لای خەڵک شاراوە بێ و هیچی خەڵک لێی بێ ئاگا بێت بۆیە ئێمە بە تایبەتی ئێستا لە قۆناغێکی زۆر گرنگ داین لە قۆناغێکی زۆر هەستیار داین دەبێت لە هەموو کاتێ زیاتر دڵ و دەروونمان گەورەتر بێ و فراوانتر بێ چکە سەرۆک مام جەلال وای فێر کردوین سەرۆک مام جەلال هیچ کاتێ بە پێچوانەی هەموو سەرکردەکانەوە هیچ کاتێ لە ڕەخنە نەترساوە هیچ کاتێ لە نەقدکردن نەترساوە سەرۆک مام جەلال خۆی داوای ئەوەی کردووە کە سەکۆیەک دابمەزرن وەر لە منەوە دەست پێ بکەن ڕەخنەم لێ بگرن هەموو کاتێ وتێتی بە شان و باڵمانە هەڵمەدەن باسی واقعەکە بکەن یعنی تۆ کاتێککە بتەوێت حکومڕانێکی تەندروستت هەبێ ئەبێت ئەو شتانی کە خۆت نایبینی خەڵکی تر ئەیبینێت دەبێ لە ڕخنە نەترسی دەبێت لە نەقد نەترسی دیارە ئەمە سیاسەتێکی دوور و درێژی سەرۆک مام جەلالە کە ئازادی ڕادەربڕین بۆ ئەمڕۆکەش لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئەندازێ و بێ سنوورە هەموو کاتێ خەڵک لە سنووری یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادانە توانوێتی تعبیر لە بیر ڕاکانی خۆی بکە بەڵام ئەمە لا هیچ شوێنێکی تر ئەو ئازادیە نابینین و خەڵک زۆر بە ڕوونی ئەمە نابینێت زۆر ڕاستە خات و حەسیبە هەمیشە دەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان و کەرکووک پەیوەندیەکیان هەیە کە پەیوەندیەکی دوانەیەکی لێکدانە بڕاوە چی وای کردووە کە ئەم پەیوەندی ڕۆچوونێکی وەها قوڵی هەبێت دیارە ئەم قسەیە زۆر ڕاستە کاتێک کە ئەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان و کەرکووک
هەم یەکێتی خۆی بە خاوەن کەرکووک ئەزانێ و هەمیش کەرکووک خۆی بە خاوەن یەکێتی ئەزانێ. ئێمە گەر بگەڕینەوە بۆ ساڵانی ڕابردوو لە سەردەمی شاخ لە سەردەمی پێشمەرگایەتی خەڵکی کەرکووک ئەتوانم بڵێم پشکی شێریان بەرکەوت بوو لەو خەباتە لەو قوربانیدانە لەو شەهید بوونا لەو ئاوارە و دەربە دەریا ئەوانش بە خۆشحاڵیەوە کەرکوچیەکان ئەتوانم بڵێم پێشەنگ بوون و خۆیان بە خاوەنی شۆڕشەکە ئەزانی و لە دوای ئەوەی کە ڕاپەڕین کرا و سەردەمی شاخ گۆڕا بۆ سەردەمی شار و خەبات گۆڕا بۆ خەباتی مەدەنی دیسانەوە ئەڵێم کەرکوچیەکان پشکی شێریان بەرکەوت بوو دانەبڕابوون و هەموو کاتێ لە گۆڕەپانەکە وجودیان هەبوو. کاتێ باسی شەڕ و داستانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە ئین دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو لە سەرەتای دامەزراندنیەوە هەتاکو ئەمڕۆ بەدەیان شەڕ و داستانی بەشدار بووە و پیلانجێڕی هەبووە دژی یەکێتی نیشتیمانی کوردستان دیسانەوە ئەگەڕێمەوە بڵێم هیچ داستانێک هیچ شەڕێک نەبووە لە کوردستان کرابێ لە شاخ کرابێ خوێنی کەرکوچێکیتیان نەڕێژرابێ. بۆیە کەرکوچیەکان هەمیشە خۆیان کردو بە قوربانی لە پێناو ئەو سیاساتە ڕاستوڕەوانەی کە سەرۆک مام جەلال پەیڕەوی ئەکرد و ئەساس و بناغی بۆ دانابوو و بە هەمان شێوەیەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە قەرزاری کەرکوچیەکان ئەزانێ. بۆیە لە خزمەت و لە ئاوەدانکردنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکی خستوەتە ئەولەوێتی کارەکانی و خستوێتی پێش هەموو شوێن و ناوچەکان لەبەرەوەی کەرکووک چ وەکو شارێکی گرنگ و پێگەیەکی استراتیجی زۆر گرنگی هەیە و چاوی هەموو دژمنەکانمانی لەسەرن و ململانێ و سڕائی لەسرە نەکە لە ناوخۆ بەڵکو لە دەرەوە بەڵکو لە نێودەوڵەتیش ینی چاوی دەوڵەتە زلهێزەکانیشی لەسرە کەرکووک. بۆیە کەرکووک هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ویستویەتی قەرەبووی ئەوەی بۆ بکاتەوە کە چەندە قوربانیان داوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمڕۆ دیسانەوە ئەمەش بە چاوی خۆمان ئەبینین کە سەرۆک بافڵ لە هەموو تارەکانیا باسی کەرکووکەکە باسی ئەو پێکەوە ژیاناکە کە سەرۆک مام جەلال بەرنامەی بۆ داڕشتوە و ناوی ناوە سیاسەتی چەپکە گوڵەکە دیارە سیاسەتەکانی سەرۆک مام جەلال هەمووی سیاسەتی حەکیمانەیە جگە لە پەیڕەوکردنی ئەو سیاسەتە پێم وانیە هیچ سیاسەتێکی تر لە کەرکووک و ئەم ناوچانە سەرکەوتوو نابێت. زۆر ڕاستە هەڵبەتە ئەزممویش پێمان دەڵێت کە کاتێک شاری کەرکووک ڕوبەڕووی ڕووداوێکی نەخوازراو بۆ وەکو هاتنی داعش یەکێتی نیشتیمانی تەنها هێز بوو کە بۆ ڕۆژێکیش کەرکووکی جێنەهێشت کەرکووک بە شاری خۆی دەزانێ و کەرکووکیەکان بە شاری خۆی بە کەسی خۆیان دەزانن. خات و حەسیبە ئەگەر بین و باسێکی ڕۆڵی ژنان بکەین لە کایی سیاسی بەڕێزت وەکو خاتونێکی سیاسی و وەکو لێپرسراوی بردی پێکهاتەکان ڕۆڵی ژنان لە ئێستادا چۆن هەڵدەسەنگێنیت لە کایی سیاسی بەگشتی و لە حزبەکەی خۆت بە تایبەت؟ بەڵێ دیارە من دیسان ئەگەڕێمەوە سەر ڕۆڵی سەرۆک مام جەلال. سەرۆک مام جەلال ئەوەندە کەسێکی وردبین بوو تەنها ئاها سەیری ناکە سەیری ئەملا ئەولاشیە کرد هەمووی ئەبینی. بۆیە لە ناو شۆڕشدا هەوڵی ئەدا پشتیوانی لە ژنان بکە بۆی ژنانش بێنە ناو سیاست و بێنە ناو شۆڕش و ئەسپی خۆیان تاو بدەن. یعنی سەرۆک مام جەلال یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە بۆ ژنان قەڵایەک بوو بۆ ژنان پشتیوانێکی زۆر بەهێز بوو و بۆیە ئەوەی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کراوە بۆ ژن دیسانەوە ئەڵێم جیاوازە لە هەموو حزب و لایەنەکانی تر. یعنی پێشتر تەنها ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بە شانازیەوە خەباتیانە کرد و دەرئەکەوتن و شانازیان بەبوونی خۆیانەوە کە لە ناو حزبەکانی تر تا حدێکی زۆر ئەمە ئەتوانم بڵێم دەگمەن بوو یا شتێکی بڤە بوو نابوو ژنان توخنی سیاست بکەون. بۆیە ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بوونەتە جێگەی متمانە و پێگەکانیان بڕیوە یاخود قۆناغەکانیان بڕیوە گەیشتنەتە پێگەی زۆر تایبەت. بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی پەرلەمانی ژن بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان وەزیری ژنی هەیە ئەندام پەرلەمانی ژنی هەیە بەڕێوەبەری گشتی ژنی هەیە و بۆ یەکەم جارش لە مێژووی عێراقا پۆستی پارێزگارێک لە پارێزگارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەرکەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ژنێک بەڕێوەیە با ئەو پۆستە. دیارە ئەو پۆستە پۆستێکی گرنگە یعنی ئەمە پێگەی یەکێتی نیشانەدا گرنگیدانی یەکێتی نیشانەدا بە ژن چەندە متمانی بە ژن هەیە چەندە
حزبێکی دیموکراسی خوازە بڕوای بە یەکسانیە چەندە بڕوای بە ئەدای ژن هەیە بۆیە ئەمانەی باسمان کرد یعنی چەند نموزەجێکی زۆر بچووکمان باس کرد بەڵام خۆی لە ڕاستیدا ژنان ئەتوانم بڵێم تەواوکەری ڕۆڵی پیاوانن ئەوەی کە پیاوانی کا بە ژنانی شەکرێ یاخود ئەوەی کە ژنانی کا هیچی کەمتر نییە لەو ڕۆڵی کە پیاوان ئەیبینێ بە تایبەتی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا و ئەو فەرق و جیاوازیە نەکراوە و دەرفەت دراوەوە ڕێگا چۆنەڵێ ئاسانکاری کراوە بۆ ئەوەی ژنانش بتوانن ئەسبی خۆیان تاو بدەن و خەبات بکەن بەراورد بە حیزبەکانی تر یەکێتی دیسانەوە پێشەنگە. مامۆستا وەکو بردی پێکهاتەکان ئێوە چیتان کردووە بۆ لێکتێگەشتنی لایەنە سیاسیەکان و چیتان کردووە بۆ پێکەوە ژیان وڵامی ئەم پرسیارم لە دوای ئەم ناوبڕە بدەرەوە بینەرانی ئازیز دەچینە لای ناوبڕێک و دێنە وڵاتان. سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز گەڕینە وڵاتان بۆ تەواوکردنی بەرنامەکەمان. مامۆستا پێش ناوبڕەکە پرسیارێکم کرد وتم ڕۆڵی بۆردەکەی ئێوە چی بووە لە نزیکردنەوەی دیدگای لایەنە سیاسیەکان و چیتان کردو بۆ پێکهاتەکان؟ بەڵێ دیارە گەڕێمەوە سەر و خاڵی ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان لە سۆنگەی بڕوابوونی بە ژیانی پێکەوەی و بە ژیانێکی ئاشتیانە ئەم بۆردەی دروست کردووە. ئەم بۆردە نوێنەری هەموو پێکاتە ئاینی و مەزهبی و نەتەوەیەکان لەم بۆردە حزوریان هەیە نیان خان هەر بەم بۆنەیەوە لە ڕۆژی 2 کە ئەکاتە ڕۆژێک پێش یادی هەر ساڵەی وەفاتی سەرۆک مام جەلال ئێمە لە بۆردەکەی خۆمان دیبیتێکمان ساز کرد. ئەوانەی کە بەشدار بوون لەو دیبیتە هەمووی کەسانی ئەکادیمی بوون هەمووی مامۆستای زانکۆ بوون چ لە عەرەب چ لە تورکمان لە کلد و ئاشور و لە برایانی کوردیشی تیا بوو. باوەڕ بکە یعنی جۆت لە قسەی ئەو خوشک و برایانە بگرتایە ینی بێزار نابووی ئەوان لە ئێمە بەپەرۆشترن بۆ باسکردنی ڕۆڵی مام جەلال یعنی تۆ پرسیارەکەت لەسەر پێکاتەکانە ینی باوەڕ بکە یەکێک لەو بەڕێزانە کە لە نەتەوەی تورکمانە ئەڵێ لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە سەرۆک مام جەلال لەگەڵ تورکمانەکانە دانیشتووە دیارە تورکمانش شەهیدی هەبووە ئیدامکراوی هەبووە سزادراوی هەبووە ئەیوت ئەو کاتە مؤسسەی شوهەدای عێراق نەبوو یعنی موچەیان نەبوو سەرۆک مام جەلال لە میزانیەی تایبەتی خۆی وەکو سەرۆک کۆمار ئەو میزانیەی ئەینا دابەش ئەینارد بۆ کەرکووک دابەشەکرا بەسەر ئەو ماڵانە بەسەر ئەو کە سوکاری شەیدانە یعنی ئەوان باسییان لە ڕۆڵی سەرۆک مام جەلال کرد کە چۆن بە کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستانی وتووە لە پێشە ئەبێ برا تورکمانەکان بگەن بە مافی خۆیان دوایی ئێوە هیچی لە برادران پرسیێتی بۆ مام جەلال ئەوان لە پێشە ئێمە لە دوایە توێتی لەبەرەوەی کۆمەڵێشتی هاوبەش هەیە لە نێوان کورد و تورکمانە بەڵام کورد هەمیشە دەرچەیەکی هەبووە کورد هەمیشە شاخەکان پشتیوانی بوونە بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە سلێمانی و هەولێر هەبووە بەدەست کوردەکانەوە ئەگە لێرە نەژیانە ئەچوونەوە بەڵام برا تورکمانەکان لێرە لە ناو زیندانێکی گەورە بوونە لەژێر دەسەڵاتی ڕژێمی پێشوو ئەمە ئەوان باسیەکەن ئەوان شایەتی بۆ ئەدەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند بە گەورەی ڕوانیوێتێ پێگەی پێکاتەکان و هەوڵی داوە ژیانیان دابین کە هەر خودی خۆی سەرۆک مام جەلال بۆ کلد و ئاشوریەکان بۆ مەسیحەکان گوندێکی دروست کردووە چەندین کەنیسەی بۆیان دروست کردووە بۆی بتوانن تقوسی ئاینی خۆیان بە ئازادانە جێبەجێ بکەن یعنی ئەم وتانە ئەم شایەتیانە ئەوان بیڵێن زۆر جیاوازە لەوەی کە کوردیەک بیڵێ ڕەنگە من بیڵێن بڵێ و مامۆستا حەسیب بەخۆی ئەندامی ئەو حزبەیە یاخود خۆی کوردە بۆ یا باسیەکە بەڵام کاتێک کە ئەوان باسیەکەن زۆر جیاواز یعنی ئەمە نمونەیە کە دەیان نمونەی تریان باس کرد کە ڕۆڵی سەرۆک مام جەلال بۆ پێکەوە ژیان بۆ لێک نزیکبوونەوەی هەموو پێکاتەکان بۆی ژیانێکی ئاشتیانە بژین ئەمڕۆ پێکاتەکان ئەتوانم بڵێم متمانەی تەواویان بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە و ئەو پەیوەندیانەی کە لە سەردەمی سەرۆک مام جەلال دروست کرا بوو دووبارە وەکو تۆڕێکی پەیوەندی بڵاو بۆتەوە کارمان لەسەری کردووە و
بە دڵێکی فراوانەوە بە مطمئنی دێنە لای ئێمەوە ئێمە ئەیگەینینە قیادەی خۆمان و بە زووترین کات قیادەی ئێمەش هاتوۆتە سەرخات و لەگەڵیان بووە ینی بە بەرنمەیەک و دوو بەرنامە باسی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت لە خزمەتی پێکاتەکان کە چی بۆ پێکاتەکان کردووە بەڵام ئەگەڕێمەوە سەر ئەوەی ئەڵێم ئەمە شانازیەکی زۆر گەورەیە و ئەمە ڕێگا دروستەکەیە و ئێمە لە سەرک مام جەلالەوە فێر بووینە کە سەرک مام جەلال دەیوت ئەگەر بکرێ خۆمە بمە محامی ئێزدیەکان خۆمە بمە محامی کرد و ئاشورەکان لەسەر هەمان ڕێباز ڕووین مامۆستا هەر لەسەر ڕۆشنایی قسەکایی بەڕێزت هەر بە دەست پێشخەری و پاڵپشتی مام جەلال ڕەوانشاد مام جەلال توانرا زەوێ کشت و کاڵەکانی براتوکمانەکان بگەڕێنرەوە بۆ خاوەنە جوتیارە ڕەسەنەکانیان مامۆستا پێم وابێ لە مانگی هەشتی بردی پێکاتەکان چالاکیەک شتان هەبوو لە نینەوە ئەگەر باسێکی ئەوش بکەیت بەڵێ دیارە ئێمە ئەم ساڵ ئەمە سێمین دیبیتمان بوو ئەوەی نینەوە کردمان دیدارێکی گەورە بوو بەڕاستی زۆر ڕنگدانەوەیەکی گەورەی هەبوو لەوێ دیارە نینەوە زۆر جیاوازە ئەتوانم بڵم لە کەرکووکیش دەوڵەمەندترە لە ڕووی پێکاتەوە چکەوان شەبەکیانەیە ئەوان ئێزدیانەیە با ئاماشەوە کاکەی تورکمان عەرەبی شیعە عەرەبی سونە تورکمانی شیعە تورکمانی سونە هەموو ئەمانە لەوێ بەشدار بوون یعنی بەڕاستی بە شانازیەوە ئەیانوت ئەمە یەکەمین جارە ئێمە شتێکی وا ببینین بە ئەکادیمی بکرێت باسی پێکەوە ژیان بکرێ دیارە ئەوەی نینەوەمان لە مانگی هەشتا بوو لە مانگی چواریشە لە کەرکووک دیسانەوە دیداری یەکەممان بوو دیداری ئەویش ڕنگدانەوەی باشی هەبوو ئەویش لە هەموو میحوەرەکان تایە بەشدار بوون و باسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوانگەی مامۆسایەکی ئاینیەوە لە ڕوانگەی مامۆسایەکی زانکۆوە لە ڕوانگەی سەرۆک عەشرەتێکەوە کە کۆمەڵی خەڵک لەگەڵین و مولتەزمن بە قسەکانی چەندە کاریگەری هەیە لە ناو عەشرەتەکەی خۆی لە ناو ئەو خەڵکانە ئێمە هەوڵەدەین ئەم پێکەوە ژیانە ینی ڕەنگە ڕۆژانە تووشی ڕەخنە ببین ڕەنگە ڕۆژانە خەڵک هەبێت دەرونی نەخۆش بێ ڕەخنەمان لێ بگرێ بڵێ کەس باسی پێکەوە ژیان ناکاتەنها ئێوە باسی پێکەوە ژیانەکەین بڵێ ئێمە بەڵێنمان داوە واز ناهێنین باسی پێکەوە ژیانەکەین خزمەتی پێکەوە ژیانەکەین لەسەر پێکەوە ژیان کارەکەین هەتا ئەو کاتەی پێکەوە ژیانێکی حەقیقی 100% دێتە کایەوە بۆ کەرکووک و بۆ هەموو ناوچەکانی تریش ئەمەش ڕنگدانەوەی ئەوەیە کە کورد هەمیشە گەلێکی ئاشتی خواز بووە مافی گەلانی تری ویستووە مافی پێکاتەکانی تری ویستووە وەک چۆن مافی خۆی دەبێت مامۆستا هەر لەسەر سۆنگەی قسەکانت ئێستا جێگەی ئەوەیە پرسیارێ بکەم مادەی 140 دەستور کە مادەیەکی گرنگ و هەستیارە چارەنووسی ناوچە جێناکۆکەکانی لەسەرە بە دیاریکراویش کەرکووک لە هەمان کاتیشدا پەیوەستە بە پێکهاتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی چییە بۆ کاراکردنەوە و جێبەجێکردنی ئەم مادەیە؟ بەڵێ دیارە مادەی 140 یەکێکە لە مادە ئەساسیەکانی ناو دەستور کە دەستور دایکی هەموو یاساکانە ئەم مادەیە لێرە و لەوێ جۆمان لێ بێ و مادەیە کۆتایی هاتووە و مادەیە مردووە نەخێر هیچ کاتێ مادەی ناو دەستور نامرێ مادەی 140 مادەیەکی زیندووە بەڵێ شۆڤێنیەکان هەوڵی زۆریان داوە بۆ ئەوەی ئەم مادەیە سڕ بکەن یاخود ئیشی لەسەر نەکرێ وەلەو تا ئێستا هەرچەندە تا ئێستا ئەتوانم بڵێم هەنگاوەکانی زۆر بە سستی ڕۆشتونە مادەی 140 خۆی لە جێبەجێکردنا خۆی لە سێ قۆناغی بینێتەوە ئێمە بەداخەوە جارێت تا ئێستا هەر لە قۆناغی یەکەمین هەر لە قۆناغی قەرەبووکردنەوەی ئەو خەڵکانەی کە چ تەرحیل کراون و چ ئەوانەی هاوردن هاتوونە بۆ ئێرە ئێمە شتا قۆناغەمان تێنەپەڕانوە بەڵام ئەم مادەیە مادەیەکی زیندووە ئەکەوێتە سەرشانی نوێنەرەکانمان چۆن بتوانن ئیشی لەسەر بکەن دیارە ئەمە کارێکی ئەوەندە ئاسان نییە بە نوێنەرێک بکرێ بە ئەندامێ بە دوو ئەندام بکرێ ئەمە فراکسیۆنە کوردیەکان کە ئەڵێن ومێدمانە کرد هەمویان بۆ بەغدا یەک دەنگ بوونایە ئەرکی ئەوانە لە بەغدا ئیش لەسەر ئەمە بکەن و دۆستی بۆ پیا بکەن کاتێک کاڵین دۆستی بۆ پیا بکەن یعنی موئەیدی هەبێ ینی خەڵکی تر هەبێ لە غێری نەتەوەی کورد بەس تۆ پێویستەکە سوورەتەکە واضح بکەیتەوە لە پێشتاوی ینی بۆ نمونە بێت تورکمانەکان لەگە کوردەکانە بن لەبەرەوەی چارەنووسێکی هاوبەشەیە ینی مادەی 140 چەندە لە خزمەتی منی کوردایە ئەوەندەش لە خزمەتی کەسێکی تورکمانایە ئەوەندەش لە خزمەتی کەسێکی کردو ئاشورە کە زەویزارەکانی داگیر کراوە ئێمە ئازانین لە وڵاتە تەنها عەرەب لە سەردەمی ڕژێمی پێشوو
تەنها عەرەبیش هەمووی نا بەشێکی مواطنی دەرەجە یەک بوو ئەوانی تر هەمووی مواطنی دەرەجە دوو دەرەجە سێ بوونا ئەنوا پێشێلکاری بەرامبەرمان کراوە هەموو جۆرە پێشێلکاریەک بەرامبەرمان کراوە زەوی زارمان داگیر کراوە ڕاگوێزراوین غەدرمان لێکراوە دەست بەسەر ماڵ و مڵکمانە گیراوە خانومان هەبووە حیجز کراوە ئەمە تەنها ئەم ئازارە تەنها لای کورد نەبووە بەڵکو لای تورکمانیش هەبووە و لای مەسیحیەکانش هەبووە بەشێکی مەسیحیەکان هەڕەویان کردووە هەرە وڵاتیان بەجێشتووە ڕەنگە جارێکی تر نێنەوە لە ئەو پەڕی دنیان بەڵام ئەمە ئەرکی هەموو نوێنەرەکانە کاری لەسەر بکەن و بتوانن پشتیوانی بۆ جێبەجێکردنی مادەی 140 کۆبکەنەوە و بەقووەتەوە ئەو کاتە دەست بکرێ بە جێبەجێکردنی هەنگاوەکانی و هەر بەو بۆنێشەوە من ئەمەوێ بڵێم ڕۆڵی سەرۆک بافڵ کاتێک کەویستیان مادەی 140 کۆتایی پێبێنن دیسانەوە لە ماڵی سەرۆک مام جەلالەوە لە بەغدا وەکو جاری جاران بەڵام ئەمجارە لەسەر دەستی سەرۆک بافڵ لیژنەی بۆ پێکێنرا و کاراکرایەوە و کەوتەوە ئیش و کارەکانی و دیارە چەندین بڕیاری تر هەیە معنیە بە وەزارەتی داد کە لەوێ بەڕێز دکتۆر خالد شوانی درێغی نەکردووە بەردەوام لەگەڵ براجوتیارەکانە بەردەوام لەگەڵ محکەمە و دادگاکانە بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی حزبی بەعسی نەماوە ینی ئەو حزبە هەڵوەشاوەتەوە و نەماوە حزبێکی مەمنوع و مەحزورە ناکرێت هەتایە بە بڕیارەکانی ئەو ئیش بکرێت کاری زۆر باش کراوە و لە خولی داهاتووی پەرلەمان و حکومەتی تازای عێراق ئەکرێت ئەو ئیشانەی کە تەواو نەکراوە تەواوی بکە. مامۆستا و کاتەی مادەی 140 کە چەسپێنرا لە دەستوری هەمیشەی عێراق لەو کاتەدا بوو کە ماڵی کوردی ماڵی بەهێز ماڵێکی بەهێز و پتە بوو یەک دەنگ بوون بۆیە توانرا دەستور بە شێوەیەکی گشتی مافەکانی کوردی تیا بنووسرێتەوە لە ئێستادا پێم وابێت ڕەنگە سستی لە جێبەجێکردنی ئەم مادەیە بۆ ئەو بگەڕێتەوە کە ماڵی کوردی پەرتەوازەیە تا ئێستا بەداخەوە هەرچەندە چەند جارێک یەکێتی بۆ هەموو هەڵبژاردنەکان دەست پێش خەریشی کردووە بۆ ئەوەی بە یەک لیستدا ببەزن بەو هیواین کە لایەنەکانی تریش لە ئایندەدا لە دوای ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق بتوانن کۆدەنگیەک کۆبکەنەوە بۆ چەسپاندن و کاراکردنەوەی ئەم مادەیە چونکە بەڕاستی هەر مافێک بتەوێت لە بەغدا بەدەستی بێنیت لەکوێ دەنگی کوردی یەکدەنگ بن لەکوێ هێزی دەنگەکاندا بەش ببن بەسەر چەند لایەنێکدا مامۆستا ئەگەر هەر دیسان و بگەڕێنەوە بۆ لای ڕۆڵی ژنان لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستاندا ژمارەیەکی بەرچاو لە کاندیدانی ژن دەبینێن ئایا ئەم خانمانەی کە لە لیستەکەدا بوونیان هەیە تەنها ژمارەیەکی ڕەمزین یاخود ناکاریگەریان هەیە لەسەر دەنگدەر ئێمە سەرەتا باسی ڕۆڵی ژنانمان کرد ژن لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا زۆر جیاوازە لە حیزبەکانی تر ینی کەسایەتێکی کارتۆنی نییە تەنها شۆن پڕکاتەوە ڕەنگە لە حیزبەکانی تر تەنها بۆەوەی بڵێن ژن بەشدارە لە عملی سیاسی تەنها شوێنی پێپڕ بکرێتەوە بەڵام لای یەکێتی نیشتیمانی کوردستان نا کۆمەڵێ کاندیدی باش و بەهێز و جێمتمانەی هەیە کە ئەمانە هەموو پێش ئەوەی کاندید بن دیای لە ناو پرۆسەکان و لە ناو واقعەکان و خەڵک ئەیان ناسێ و خەڵک ئەیان بینێ ئەمە ئەو متمانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژنان هەیەی و هەر کاتێکش ژنێک پێگەیەکی پێسپێردراوە من پێم وایە زۆر بە جوانی توانویەتی ئیداری بدا و ئەدای خۆی لە ناو ئەو پۆستەدا بەرجەستە بکات. بەڵێ کورسی کۆتا تا چەند توانوێتی هاوکاری خانمان بێت تا چەند توانێتی خانمی سیاسی دروست بکات. من بۆ خۆم ئەگەر لە من ئەپرسی وەکو ڕەئی شخصی خۆم من پێم وایە کاتێک ئەڵین ژن و پیاو یەکسان بێ لە ماف و ئیمتیازات با لە دەنگەکەشە با یەکسان بێ یعنی من پێم وایە ژن ئەتوانێت بە هەنگاوەکانی بە ئیشەکانی بۆ خزمەتەی کە بە خەڵکی گەیاندووە و بە تێگەیشتن لەگەڵ دەنگدەرە ئەتوانێت دەنگ بێنێ و بە دەنگی خۆی سەر بکەوێت نەک بە کۆتا دیارە کۆتاش یاسایەکە لە وڵاتە تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نیە بۆ هەموو حیزب و لایەنە سیاسیەکانە ئێمە ئومێدەکەین ژنەکانمان بەقەت پیاوەکان دەنگ بێنن و
پێویستیان بە کۆتانە بێت. ڕاستە ڕەنگە هۆکارەکەش هەرەوە بێ وەکو بەڕێزت سەرەتای بەرنامەکە ئاماژەت پێکرد کەوتت لای حزبەکانی تر نەئەتوانرا ژن بێتە ناو کای سیاسیەوە کەمتر یاخود دەهاتن بەڵام یەکێتی نیشتیمانی ڕێچەشکێنە هەموو کاتێک دەستپێشخەری بووە لە پرسە دیموکراسیەکاندا خات و حەسی بە سەرۆک بافڵ دوێنێ لە یەکەمین وتاری بانگەشەدا باسی پێکهاتەکانی کرد و هەمیشە هەوڵی داوە نزیک بوونەوە و لێک تێگەشتن دروست کات لە نێوان لایەنە سیاسیەکان بەڵگەش ئەوەیە توانی موچە دابین بکات و ڕۆڵێکی زۆری هەبوو لە پرسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر باسێکی ڕۆڵەکانی سەرۆک بافڵ بکەیت لەو بارەیەوە بەڵێ دیارە ئێمە ئەگەر بمانەوێ تۆزێ بگەڕینەوە بۆ پێشتر چەندین گرێچۆرە لە بەردەممان بووە گرێچۆرەی تەشکیلکردنی حکوومەتی عێراقی گرێچۆرەی موچە و ئیمتیازات و میزانیە بۆ هەرێمی کوردستان و دیسانەوە ڕاوەستانی نەوت و هەناردەکردنی نەوت و ینی ئەوەی جێگای خۆشحاڵیە من ئەتوانم بڵێم خەڵک هەیە خۆی بەسەرۆ کەزانێ خۆی بەسەرکردا ئەزانێ بە ساڵش جورئەت ناکات بچێت لە بەغدا قسەیەکی خێر بۆ ئەم میلەتە بکە ینی ئێمە بمانەوێ و نەمانەوێ خۆشیمان بێ و ناخۆشیمان بێ چارەسەری کێشەکانی ئێمە لە بەغدایە کلیلی چارەسەرەکەمان لە بەغدایە لە بەغدا ئەتوانین ئێمە دابنیشین استحقاقی خۆمان استحقاقی نەتەوەکەمان وەربگرین و شەڕەکە لە بەغدایە شەڕەکە نە لە تارانە و نە لە ئەنقەرە و نە لە نازام کوێیە بۆیە ئێمە تا ئەم دقەی قساکەین ئێمە لە چوارچەوەی عێراقێکی فیدراڵ داین چارەسەری کێشەکانمان لەوەیە ئەوەی کە ئەگەڕێمەوە سەری ئەڵێم خەڵک هەبووە جورئەتی نەکردووە بچێ لەوێ دوو قسەی خێر بکە سەرۆک بافڵ مانگی وا هەبووە 3 سەردان 4 سەردان زیاتری کردووە بۆ بەغدا هەموو سەردانەکانیش ئەنجامی زۆر باشی هەبووە بۆ نمونە بۆ بابەتی موچە بە یەک سەردانی دەیان جار وەفد هات و ڕۆی نەگەیشتە لێک تێگەیشتن نەگەیشتە ئەوەی کە ئیتر تەواو ئەمە استحقاقی هەرێمی کوردستانەوە بدرێ بەڵام بەچوونی سەرۆک بافڵ ئەو گرێچۆرەیە کرایەوە و بە هەمان شێوە بۆ ناودووە بە هەمان شێوە بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی حەزبی بەعەز بۆ لێدان لە مادەی 140 دیسانەوە کاتێکە لیژنەکە کاراکرایەوە بە هەوڵ و هیمەتی سەرۆک بافڵ بووە ینی من ئەتوانم بڵێم ئەگەڕێمەوە سەر ئەو خاڵی کە ئەڵێم سەرۆک مام جەلال میراتێکی زۆر جوانی بۆ ئێمە بەجێهێشتووە ینی کاتێک نارەکانمان کە تۆ چیتە مفاوەزاتەوە لەگەڵیان ینی ئەزانێ درک بەواکە و لەگەڵ چێ مفاوەزاتەکە لەگەڵ حزبێکی عریقی سیاسی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە مزەحی بووە بۆ خەڵکەکەی خۆی تەنها مزەحی نەبووە لە پێناو کورد و یەکێتیان نەخێر ئێمە بەڵگەی زۆر زیندومانەیە لە شەڕی داعشە ئەم دیانەی کە تورکمان نشینن ئەگەر پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبووایە وڵی لەگەڵ زەویە تەختەکرا و هەموو ئاوارە و دەربەدەرە بوون ینی قوربانیشیاندا و خوێنشیان ڕۆشت لە پێناو ئەو پێکاتانە ئەو دیانەی حەویجە هەموو داعشتی بەسەریان ئاهێنا هەموو ئاوارە بوون ینی وێنەکان ئێستاش لە پێش چاومانە کە پێشمەرگە خەڵکی کردە سەر کۆڵی لە ئاوەکە و لە ڕووبارەکە ئەیپەڕاندەوە ینیمانە قەت پێم وانییە خەڵک ئەوەندە بێ ئەمەک بێ ئەمەی لە بیر بچێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان نەک هەر لە ناو عێراق بەڵکو بۆ هەر چوار پارچەکەی کوردستان هەمیشە خەباتی کردووە هەمیشە پشتیوانیان بووە هەمیشە لەگەڵیان بووە بۆیە سەرۆک بافڵ دەوری زۆر گەورە و کاریگەرە چ بۆ ناو کوردستان چ بۆ پەیوەندیەکان لەگەڵ عێراق و چ بۆ پارچەکانی تری کوردستان ئێستاش هەمان لەسەر هەمان بەرنامە و فەلسەفەی سەرۆک مام جەلال کارەکە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جا باجی زۆر قورسی داوە باجی زۆر گەورەی داوە لەبەر ئەوەی کە حزبێکی نیشتیمانیە لەسەر تەوەرە نیشتیمانیەکان کارەکە ئەمە ڕەنگە لای حزبی تر ئەمە بوونی نەبێ یا زۆر کەمتر زۆر ڕاستە و یەکێتی نیشتیمانی پێم وا بێت ڕەنگە پێویستی بە بانگەشەی هەڵبژاردنش نەبێت ئەمە نەک لەبەر ئەوەی کە ئێمە لە مؤسسەیەکی یەکێتی قسە دەکەین بەڵکو ئێمە باسی واقعەکەین یەکێتی تەجروبەی پێشکەش کردووە لەم شارە نمونەی زیندوو ئەم ئیدارە تازی کە تەشکیل بووە لە خزمەتی هەموو پێکهاتەکانە مامۆستا دوپەیامی بەڕێستان چییە بۆ دەنگدەر؟ دیارە ئێمە ئێستا لە قۆناغێکی زۆر حساس و چارەنووساز داین ئەویش قۆناغی بانگەشەیە و بەرەو هەڵبژاردنە چین دیارە سەرەتا من داواکەم هەموو ئەو کەسانی کە بەشدارن لە بانگەشە یەکێتی نیشتیمانی کوردستان وای فێر کردوین ئێمە بانگەشەیەکی ئارام بانگەشەیەکی هێمنانە بەرپا بکەین و هەموو ئەو
چۆنەڵێ ئەو سنوورانە نەبەزێنین کە دیاری کراوە دیارە حزبی تر هەیە و سنوورانە بەداخەوە زۆر بە خراپی ئەبەزێنێ و بەسەری ئاشکێتەوە بەڵام ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان داوای بانگەشەیەکی ئارام و ئاشتیانە ئەەکەین وە تەواوەتی دیموکراسیانە بێ و بەدەر لەمە ئێمە بە خەڵکی خۆمانەڵین بە خەڵکی کەرکووک ئەڵین ئەڵین یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن وعد و بەڵێنی خۆی بوو کاتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویت پۆستی پارێزگاری کەرکووک وەرەگرینەوە خەڵک هەبوو سوێندی خوارد و سوێنی گەورەیە خوارد و هەندێک جار ئەچوە قالبیەوەی کە تەلاقیش بخۆن کە یەکێتی یاخود کورد جارێکی ترچایی بۆ پۆستە ناکەوێتەوە دیارە ئەمڕۆ شەڕی سندوقی دەنگدانەوە شەڕەکە شەڕێکی دیموکراسیە باوی شەڕی تۆپ و تیارە و فیشەک و کوشتن و بڕین نەماوە لە ڕێگای سندوقی دەنگدانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە ئارامی زۆر بەهێمنی پاڵپشت بە جەماوەرەکەی خۆی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەی ئەو حەوت ساڵە هەموو ژەهریان هەڵمژی هەموو تاڵاویان هەڵمژی هەستیان کرد کە لەبەردەم مەترسیەکن ئەگەر نەڕۆن بۆ دەنگدان لەبەرەوەی کورد ئێمە هەموو کاتەڵێن کورد زۆرینەیە لەم شارە و هەرواش بووە و بە قسەنا ئەمە بە بەڵگە هەموو کات لە 150 کورسیەکانی ئەم شارە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق پێنج خولی ڕابردوو بۆ کورد بووە لەناو کوردی شایەتی پشکی شێری بەرکەوتووە بەڵام ئێمە یەک حاڵەتێکەیە ئەوان خەریکە پێشی ئێماکەون یعنی ئەتوانم بڵێم ژمارەی ئێمە زۆر زیاد ناکە بەو قەبارەی کە تورکمانیش زیاد ناکە بەڵام عەرەب بەردەوام خەریکی هاوسەرگیری دووەم و سێم و چوارەم و مناڵیان زۆرە بێ ئەمە مەترسیە بۆ ئایندە بۆیە گرنگە هەموو تاچێکی کورد لەم شارە بیەوێت دوا ڕۆژێکی جوان بۆ مناڵەکانی بۆ نەوەکانی بەجێ بێڵێ ئەبێت لە ڕۆژی 11 بچێتە سەر سندوقی دەنگدان و دەنگی خۆی بدا ئەوەش گرینگە دەنگ بەچێ ئەدا چونکە لە هەڵبژاردننی پێش و خەڵکە بوتی من دەنگ بە کوورد دەدەم چوو دەنگیدا بە لایەنێکی کوردی نەگەیشتە استحقاقی انتخابی زیاد لە 25,000 دەنگ سووتە یعنی کاتێک هەڵی 25,000 دەنگ ئەمە ئازار بە دڵمانەگەیەنێ ینی بۆ ئێمە 25,000 دەنگی کورد لەم شارە بفەوتێ و بسووتێ بۆیە زۆر گرینگە بزانێت دەنگەکەی بەچێ ئەدا ئەگاتە جێگای خۆی وە سبەینێ قەرزاری ئەکا توانێت داوای خزمەتی لێ بکات داوای خزمەت گوزاری لێ بکات داوای دامەزراندنی لێ بکات بۆیە ئێمە ئومێ دەکەین لە ڕۆژی هەڵبژاردن بیکەین بە کەرنەڤاڵی سەرکەوتن و بۆ یەکجاری کەرکووک بگەینینە کەناری ئارام بۆ ئەوەی خزمەت بە هەموو پێکاتەکان بکەین وە کەرکووک بکەین بەو کەرکووکەی کە هەمومان تمحمانە و هەمومان ئەمانەوێت. زۆر ڕاستە خات و مامۆستا حەسیبە ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە بەڕێستان وەکو خاتونێکی سیاسی بەشدار بوون لە بەرنامەکەماندا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئێوە بینەرانی ئازیز بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی پۆینت هەتا بەرنامەیەکی تر هەر شاد بن.